سلام على قوتابیان عزیز و خۆشەویست ئێوە شیکاری ڕاهێنانەکانی هاوڵناوی ژمارەی بنجی لە ڕاهێنانی یەکەم ئیسماعیل لێ دەکەین بە وەڵامی ئەم پرسیارانە بدەوە خاڵ یەکەم جیاوازی چی لە نێوان هاوڵناوی ژمارەی بنجی لێکدرا بۆ هۆی ئامرازی لێکدەر و هاوڵناوی ژمارەی بنجی لێکدرا و بەبێ ئامرازی لێکدەر وەڵامەکەت بە نمونەوە بنووسە گوتمان هەر کاتێک ئەم ئامرازی لێکدەری وەمان لە نێوان دوو ژمارەدانە ئەوە گومانمان لە ڕاستی دروستی ژمارەکە نییە بەڵام ئەگەر ئامرازی لێکدەری وەمان بەکارنهێنا ئەو گومانمان لە ڕاستی دروستی ژمارەکە هەیە کەواتە ئەگەر ئامرازی لێکدەر کەوتە نێوان دوو ژمارە ئەو گومان لە ڕاستی دروستی ژمارەکە نییە بەڵام ئەگەر ئامرازی لێکدەری واو لە نێوان دوو ژمارەکە دامانەنا ئەوە واتە گومانمان لە ڕاستی و دروستی ژمارەکە هەیە بۆمە هاوڵناوی ژمارەی بنجی بەهۆی ئامرازی لێکدەر لە 31 ساڵە پەرلەمانی کوردستان دامەزراوە هاوڵناوی ژمارەی بنجی بە یارمەتی ئامرازی لێکدەر لە 34 ساڵە بەفر نەباریوە. خاڵی دووەم هاوڵناوی ژمارەی بنجی لێکدرا بە چەند ڕێگا دروستەکرێت بیانە چەند نمونەیان بۆ بهێنەوە. گوتمان هاوڵناوی ژمارەی بنجی لێکدرا بە چەند ڕێگا دروستەکرێت دوو ژمارە بنجی سادە یان زیاتر کە بەهۆی ئامرازی لێکدرەوە لێکدرابن بۆ من دەڵێن 67 ساڵ بەسەریای دامەزرانی کوردستانی کوردستان تێپەڕیت زۆری دووەم لە دوو ژمارە سادە پێک دێت کە بێ یارمەتی ئامرازی لێکدەر دروست بوون یاخود لێکدراون دەڵێت 100 کەس میوانمان بوون. خاڵی سێم بەهۆی بەکارهێنانی پێیەک لەگەڵ هاوڵناوی ژمارەی بنجی کە پێکەوە دەخرێنە پێش ناوە ژمێردراوەکە بۆ نیشتانکە بڕی ناوەکە پێک دێت کە دووبەرێک کتێبی ڕێزمانم کڕی خاڵی تا دوو ژمارە بنجی دەکات بۆ لە تەمەنم 16 ساڵە ئەوە هەر چوار جۆرەکەی ئامرازی هەر چوار جۆرەکەی هاوڵناوی ژمارەی بنجی لێکدراوە کە ئەو چوار جۆرەمان هەیە و ئەو چوار جۆرەشمان لە بابەتەکانی پێشوو ڕوون کردوێتەوە. ڕاهێنانی دووەم دەڵێ هێڵ بەژەرداهاتووەکان شی بکەوە چوار نەوە لە باخچەکەدا بڕوێنە چوار نەمان گرەی ناویە بەرکارە چونکە ئەو بزوێنی کورس دەبێتە بکە کارەکە داخوازێت چوار هاوڵناوی ژمارەی بنجی سادەی دیارخەری ناوی نەمام ناوە تاکە ناسرا هەروە دیارخراوە چوار نەمام گرەی ناویە بەرکارە. دوو دانە پێنووسم کڕی دوو دانە هاوڵناوی ژمارەی بنجی لێکدراوە بەهۆی پێیوی دانە دیارخەری ناوی پێنووسە. 25 ماڵ لە گوندێ ترش و کەواڵ خوددان دکەن 25 ئەوە هاوڵناوی ژمارەی بنجی لێکدراوە بەهۆی چ بەهۆی ئامرازی لێکدەریەوە هەروە دیارخەری ناوی ماڵە. ڕاهێنانی سێم وڵامی ڕاست هەڵبژێرە هاوڵناوی ژمارەی بنجی دەکەوێتە کوێی ناوە ژمێردراوەکە هەمیشە دەکەوێتە پێشی ناوە ژمێردراوەکە. دوم کام لەم ژمارانە هاوڵناوی ژمارەی بنجی تێکەڵە هاوڵناوی ژمارەی بنجی تێکوتمان ژمارە 11 تا 19 دەگرێتەوە کەواتە 12 وەڵامی ڕاستە. سێم ئامرازی لێکدەری واو لە نێوان دوو ژمارە دانانرێت ئەگەر گومان لە ڕاستی دروستی ژمارەکە هەبێت ئاگادار بە دەرێت دانانرێت باشە دانانرێت چکە گومانمان لێ هەیە بۆی داینانێت. خاڵی چوارەم هاوڵناوی نادیاری ئەوەندە لە ژمارە بۆ شای تا بۆ شای دەگرێتەوە 11 تا 19 20 تاسی یەک تانۆ ژمارە 3 تانۆ دەگرێتەوە. پێنجەم کۆتا لە ڕسەیت لە چواردەی تەمموزدا ڕژێمی پاشایەتی گۆڕا لە چواردەی تەمموز چییە تەمەشە چواردە و هاوڵناوی ژمارەی بنجی تێکەڵە ناوی مانگەکانی دووە هاتی کەواتە دەبێت دەبێتە گرەی هاوڵکاری کاتی کەواتە گرەی هاوڵکاری کاتیا ئەوەش وەڵامی ڕاست ڕستەکە لە مەلزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردنان درراوە دەتوانانی ئاستەکەی خۆتی پێتێسکەیت لە کۆتاییدا وەڵامی نمونەیەشدان درراوە تا وانەیەشتر و ڕێکۆردیشتر هەر شاد و سەرفراز و کامەرامن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.